ئەوەی دەبینن جەنجاڵی مەیدانی حاجیاوایە مەیدانێک کە بەرد لە ئاسمان فڕەدەیت ناکەوێت بە ئەرزدا لەگەڵمان بن با سروشتی قەرەباڵغی و جەنجاڵی حاجیاواتیان پیشان بدەین. مەیدانێک کە پێی دەوترێت مەیدانی پەلەوەر و باڵندەکان لەم مەیدانەدا جۆرەها پەلەوەر و باڵندە بەدی دەکرێت. مەیدانی حاجیاوە چۆن دەبینی ئەو قەرەباڵغی و جوڵ و جۆڵەی پێ دیارە؟ مەیدانێکی باشە یعنی لەڕووی کاسبی و کاسبی تێدا باشە. دەتوانی بژێوی ژیانی خۆتی پێ دابین بکەی لێرە؟ وەڵا ئینسان لێرە زیندوی بەرەوە. مەیدانی حاجیاوە بەڕاستی ناوبانگی خۆی دەرکردووە لە ڕووی ئاژەڵداری و لە ڕووی گۆشت و قەسابەکان بە تایبەتی ڕۆژانە چین لە قەسابخانە سەری دەبڕین بە بەیتەنەری سێدەرمان دەکە و گۆشتەکەی مۆر دەکەین و بەیان سوود دەینێ و دەینە کەبابچەکە. ئێرە چایخانەی مامرایمە لە مەیدانی حاجیاوە. ڕۆژانە هاوڵاتێکی زۆر لە مەیدانی حاجیاوە سەردان دەکەن. بەزۆری بەجۆڵات جۆڵات. بەجمعە. جۆڵات باشە. لەکەوێت و لەو چاخانەی لە مەیدانی حاجیاوە ئیژەکەی؟ 24 ساڵ لە مەیدانی ئیژە. ئەم کاتت باش. مەیدانی حاجیاوە چاخواردنەوە لەو مەیدانە هەموو چێژێکی هەیە. وەڵا بەتاکید ڕۆژانی پشوو بە تایبەتی هەینی لەگەڵ کۆمەڵک برادران کۆ دەبینەوە سەردانشی چاخانەی مامبرایمی دەکەین چاخواردنەوەژە چاخانەی مامبرایمی تاموو چێژێکی تایبەت هەیە. هەرجیان لە بەرێک لەسەر زەوی دروستکرابێت کە بیتەوە لە ڕۆژی جومعان لێرە بەردەست دەکەوێت. لێرە هەیە مەیدانێکی گەورەیە و خەڵکێکی زۆری دێتێ و لە هەموو قەزا و ناحیەکانی بۆ دێن و دیارە مەیدانێکە شوێنێکی جوغرافیاکەی فراوانترە لە شوێنی دیکە و سا لە ڕانی و ئەوانە بۆ شێو مەیدانی وا گەورەی لێ نییە. هاوڵاتیانی حاجیاوە دەتوان بژێوی ژیانیان بە تەواویکەن ئەوەی لەو شوێنە نابەوەی سەداسەد نابەوەی بە زۆر کات کوشتێکە و خۆشیشەکە دەی ئێرە خەمڕەوێنە خەمڕەوێنە ینی کابرا ئێستا جومعان ئیسراحەتی هەیە لە باتیەوەی کە لە ماڵە دانیشێ دێتە ئێرە جا هیچ بکڕیان نەکرایان خەمڕەوێنە تۆ دەبینی ئەو هەموو نفوسە لەو شارێک و بۆتەوانی هەمویان کریان دۆشیان نییە. نمونەیەکتر لە مەیدانی حاجیاوە مەیدانی لەفە فرۆشەکانە کە ئەم شوێنە دەبینن قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە. بانیان لە کاتژمێر چەند دۆڕ لە مەیدان ساعات 6ەوە هەتاکو 12 نیوەڕۆ تا 12 نیوەڕۆ بەردەوام لەفە فرۆشتن لێرە هەیە. بەشێکتر لە پانتایی ئەم مەیدانە مەیدانی ئاسنگەرەکانە. تۆ ئاسنگەرێک پێت باشە کە مەیدانی ئاسن فرۆشەکان یاخود ئاسنەوەڵەکان جا بکرێتەوە لە مەیدانی تەڕە و میوە و لە مەیدانی پەلەوەرەکان زین چۆناکە کراوچی خۆی هەمووی ڕەتی بێت بێتەوە سابوون من ئەگەر ئەو ئێرە قەڵباڵقترا لەبەر وێ ئەوێ قەڵباڵقتە هۆکارەکە ئێرە کابرا دێت بۆ تەڕۆشی لەوانەیە پێویستەکە لێر هەبێ یان لە حیمێک شتێکە هەم ئێرش دەکە هۆمەوێش دەگانی هەمووی هەیە ڕەتی هەیە بەیەکەوە. کولەکەی دەبینن کە لە ناو سارەکەدایە کولەکەی کوێ ئەمە؟ کولەکەی پشدەرەیە کولەکەی سنووری ژارە هاتووە لێرە دەیفرۆشێت هاتوو بۆ ئێرەکانە ئیماڵەکە منەوەندە چۆن هاتووی لێرە کەلوپەلەکان ساغ دەکەیەوە؟ هەرەوەندەم پێ ساغیان دەکەم و زۆر باش دەگەڕێمەوە ئینشاڵڵا. زۆر باشە دەست خۆش. ئەم کاتت باش مامەگی ئەگەر باسێکی ژیانی ڕۆژانە بکەی لە مەیدانی حاجیەوە. بەڵێ جاوڵای ئێمە بڵێن بە خۆمان پینەدۆزین لێرەکانە ئیشی ڕۆژانەکەمان تانی ڕۆیە مەیدانەکەش هەمووی تانی ڕۆیە خەڵکێکی زۆر مەشغوڵ بۆ بە کەسابەت و بە مەعیشەتی ڕۆژانەی و ئەوەی کە بڵێن خوا ڕزقێکی داوە تانی ڕۆیە هیچ کەنە.
دەتوانین بڵین کە ئەو مەیدانە بۆتە گرفتێکی سەرەکی لە ژیانی کۆرە نەک گرفتی یاجارە گرفت لەوەی زیاتر یعنی تۆ کابرا ڕێن نەبووی سەردانی خزمێکی بکەین نەخۆشەکە تەبێ بیبێ بۆ خەسەخانێ ئەتۆ ئیشەکەتەیە بچی بۆ یەکانە یعنی ڕاستی ژیان نەما یەک ژیان داواکاری چێت و وڵی داواکاریم لە حکوومەتەیە یعنی کە چارەسەرێکمان بکە یعنی ژیانی شوێنێکی بۆ خەڵکی دیاریکە شوێنی جوابێکە هەم خەڵکەکەی ئەو خەڵکە فەقیرەی کەشی دەفرۆشی ناقیێنێ کەشی دەفرۆشێ هەم ئیسراعەت و ژێویی ژیانی پێداکە هەم ئەمەش کە لێرەکانە ئیسراعەتێش بکەین و یعنی بتوانین بچینەوە ماڵەکەی خۆمان. هەر لەم ڕێپۆرتاژدا ئەوەمان بۆ ڕوون بووە کە هاوڵاتیان زۆرێکیان گلەی لەوە دەکەن کە جێگا و ڕێگای ئەم شوێنە باش نییە و ئەوان داواکارن کە جێگایەکی تایبەت بۆ مەیدانی حاجیاوا دابین بکرێت و هەتاکو بتوانن بە ئاسوودەیی و دوور لە کێشە و تەنگ و چەڵەمەکانی ژیان کاتەکانیان بەسەر ببەن و بتوانن کڕین و فرۆشتنی تێدا ئەنجام بدەن.